ئامارەکانی توشبوون و گیان لەدەستدان بە کۆڕۆنا لە هەرێمی کوردستان ڕووی لە هەڵکشان کردووە. لە بەشێکی زۆری نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەری توشبووانی کۆڕۆنا شوێن بۆ وەرگرتنی توشبووی نوێ نەماوە. پەرەسەندنە بەردەوامەکانی ڕەوشی کۆڕۆنا لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکەی ناچار کرد ژمارەیەک بڕیار و ڕاستپاردا بۆ بەرگرتن لە هەڵکشانی ئامارەکانی توشبوون دەربکات. بەستنی زۆرەملەی ماسک یەکێکە لەو بڕیارانەی کە لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا پەسەندی کردووە و لە بەرامبەر پابەند نەبوونیش بە بڕیارەکە 20,000 دینار غەرامە دەستنیشان کراوە. هەروەها هەر مۆڵ و مارکێتێکیش ڕێگە بەوە بدات هاوڵاتیان بەبێ ماسک سەردانی بکەن ئەوە شوێنەکە دادەخرێت. ئەو شوێنانی کەوا پابەند نابن ئیزراعەتیان لەگەڵ بکرێ، ئەو کەسانی کەوا پابەند نابن ئیزراعەتیان لەگەڵ بکرێ. لە هەمووی گرنگتر بەستانی ماسکە هەروەها دوورکەوتنەوە لە یەک بەرکەوتن دروست نەکەن، قەرەباڵغی دروست نەکەن. ئێمە هەر ئەو ڕۆوەکو قایمقامێتی و لێر سەردانێکی مەیدانی ناوبازارمان کرد، چەندین ئیزراعەتیشمان کرد لەگەڵ چەند شوێنێکمان داخست، هەموو لیژنەکانمان ڕاستپارد کارەکانیان چڕتر بکەنەوە. هەر شەش شارەوانی پۆلیسیان لەگەڵە بۆ وەرگرتنی ئیزراعەت. خاوەنی مارکێتێک خاوەنی شوێنێک خۆی بەرپرسە لەو کەسانەی کە لە ژوورەوەشن کە کڕیاریشن کە ماسکیان نەبەستاوە. ئێمە ئەوڕۆ تێبینیەوەمان کرد بۆ نمونە خاوەنی شوێنەکە و کارمەندەکان پابەند بوون بەڵام کڕیارێک لە ژوورەوە بوو پابەند نەبوو ماسکی نەبەستا بوو مە شوێنەکەمان داخست و سزاماندا. بۆیە پێویستە هەموو لایەک زۆر بە باشی خۆی بپارێزی. هەموو ئامانجیشمانەوەیە ژمارەکە بەرەو کەمی بێتەوە. دەسەڵات دراوە بە ئەفسەرێک کە لە کاتی ئەرکدا بیتن هاوڵاتێک کە پابەند نییە ئیزراعەتی لەگەڵ بکاتن، ئیزراعەت لەگەڵ شوێنەکان لەگەڵ شوفێری سیارەکانی تەکسی لەگەڵ شوفێری بار هەڵگرەکان پاسەکان هەمووی ئیزراعەتی لەگەڵ دەکرێت ئەگەر پابەند نەبن. وتەبێژی وەزارەتی تەندروستیش باز لەوە دەکات بەهۆی پابەند نەبوونی هاوڵاتیانەوە تا دێت ڕێژەی توشبوون بە پەتای کۆڕۆنا زیاتر دەبێت. پابەندێکی تەواو لە ناو هاوڵاتیان نەماوە لە ڕووی ڕێکارەکانی خۆپارێزی دژی ڤایرۆسی کۆڕۆنا. هیوادارم حەز بە بەرپرسیارەتی بکەین چونکە بەرپرسیارەتێکە گەورەیە تەنها بەرپرسیارەتی وەزارەتی تەندروستی نییە. هەڵمەتی هۆشاری تەندروستی یەک لە گرنگترین خاڵەکانی ئەمەیە چۆنێتی جیاکردنەوەی نەخۆشەکان لە یەکتری چونکە هەروەک پسپۆڕانیش باز دەکەن کە لەشی ئێمە بەرگەی شەڕی دوو ڤایرۆس و سێ ڤایرۆسی لە یەک کات پێ ناکرێ. زۆر گرنگە ئێمە لەگەڵ خۆپارێزی لە کۆڕۆنا بتوانین ئەو نەخۆشیانی تر و پەتایەکانی تریش لێک جیا بکەینەوە کە ئێستا هەیە. هۆشاری تەندروستیش تەنها ئەوە ناگرتەوە ئێمە ماسک ببەستین و دووری نێوانمان و دەستمان تاقیم بکەین و دەستمان بەردەوام بشوێن، بەڵکو هۆشاری تەندروستی لەگەڵ مامەڵەکردنە لەگەڵ دۆخی کۆڕۆنا لەو نەخۆشانەی کە هیتمان لە ماڵەوە ئەمە کە بە خۆمان تووشی کۆڕۆنا دەبین دوای چاکبوونەوەمان منداڵەکانمان کە دەنێرینە قوتابخانە یاخود کە سەردانی دەستگا فەرمیەکان دەکەین لە حکوومەت. یعنی ئەمە هەموو کۆمەڵێک خاڵن کە پێویستە ئێمە بەجددی مامەڵەی لەگەڵ بکەین چونکە ئەمانە هەمووی هۆشاری تەندروستی لە خۆ دەگرێتەوە. ڕێژەی توشبووان بە پەتای کۆڕۆنا لە هەرێمی کوردستان لە ئاستێکدایە گەیشتۆتە سەر و 68,000 کەس و لەو ڕێژەیەشدا نزیکەی 40,000 کەس چاک بوونەتەوە و 2300 توشبووی ڤایرۆسەکەش گیانیان لەدەستداوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.